ئێوەی خاوەن پێداویستی تایبەت خوشکانمان برایانمان دایکانمان باوکانمان لە کەم ئەندامان جەستا نابێ بە قیاسی کۆتایی عەقڵ و زێهن و فکر و ئاوەز ئەبێ بە قیاسی کۆتایی خەڵکێکمان هەیە با بڵێن لە ڕووی ئەقلیەوە توانای نییە جەستەشی زۆر تەواوە هەمومان ئەزایی ناکرێت ناوبەرین بڕین فڕانکەس خوارە خواسە پێڕەن شێ دیاچی ئەوانەوە نەخۆشی دەستێ بەڵام لەوحەکانی ئێوە توانای خوێندەواری ئێوە توانای ئیکتیفای عەقلی ئێوە بە ئیبداعەکانتان بە داهێنانەکانتان جێ ڕێزن لای ئێمە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بوونیان بە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت نابێتە ڕێگر لەوەی کە نەتوان ئیشەکانیان بکەن بەڵکوە بێ ئەوان بەهێزتر بن بەوەی کە هەن لەم ژیانەیە دڵیان بەم ژیانە خۆش بێت